سڵاوتان لێبێت هاوڕێ، من مستەفام خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لە ئێوێ ئازیز و خۆشەویست. لە ڤیدیۆی ئەم جارەماندا چیرۆکێکی ترسناکم بۆ هێناون کە لە ڕاستیدا ڕووی داوە. چیرۆکی ئەو کچەی کە جن چووە لەشیەوە. ئەمە بەناوبانگترین ڕووداوی جنە کە سوبێتە لەشی مرۆڤەوە و چەندین فیلمی لەسەر دروستکراوە کە ڕووداوەکە تەواو ڕاستەقینەیە. فەرموون لەگەڵمان بن. بەڵام پێشەوەی دەست بە ڤیدیۆکە بکەین، گەر ئەم ڤیدیۆت بەدڵ بوو ئەوە لایکی ڤیدیۆکە بکە و بیرشت نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەیت. ئالنیز میشێڵ لە ساڵی 1952 لەدایک بووە، پاش 16 ساڵی ژیانێکی ئاسایی ژیاوە. لە ساڵی 1962 شەوێک بەبێهەوە هەموو ماسوولکەکانی لەشی گرژ بوون و نەیدەزانی ئەمە سەرەتای ئەو کارەساتەیە کە بەسەریدا دێت. دوای ساڵی 1970ەوە وەفی لێدەهات و پاش ماوەیەک ئالنیز لە کاتی ئەو حاڵەتەیدا تووشی شەلەلی کاتی دەبوو. شتی ترسناک دەهاتە پێشچاوی و ئەو شتە شەیتانانەی دەهاتە پێشچاوی ڕۆژ بەڕۆژ زیاتر دەیترساندن و بەو پێی ئالنیز مەسیحیەکی توندڕەوی کاسۆلیک بوو. دوای ماوەیەک بە دەوروبەرەکەی وت کە جنۆکە دەستی لێوە شاندووە و چۆتە ناو لاشەیەوە. لە کاتی جێبەجێکردنی پەرستش و نزاکاندا شەیتانەکانی دەبین و پێیان دەوت کە ئەو نەفرەتی لێکراوە. کە سەیری دەوروبەرەکەی دەکرد و شێوەی جنۆکەکانی دەبینی لە دەم و چاوی کەسە نزیکەکانی دەدا. ئەمە ژوای کرد ئالنیز چەند جارێک هەوڵی خۆکوشتن بدات. ڕۆژێک لە کڵێسا ڕای کرد و ئامادە نەبوو ئاوی پیرۆز بخواتەوە. بەهۆی ئەو ڕەفتارەوە ئافرەتێک لە کڵێسا وای ڕاگەیان کە جنۆکە دەستی لێوە شاندووە، بەوەڵگەی ئەوەی بۆنێکی زۆر ناخۆشی لێوە دێت و ئەو بۆنەبوونی شەیتانەکانە. لە ساڵی 1973دا داوا لە کڵێسا دەکەن ڕێیان پێبدات جنۆکەکە لە لەشی ئالنیز بکەنە دەرەوە، بەڵام کڵێسا ڕێی پێنەدا. لەم نێوانەدا حاڵی ئەم کچە داماوە ڕۆژ بەڕۆژ خراپتر دەبوو. خێزانەکەی چەند جارێکی تر داوای هاوکاریان لە کڵێسا دەکرد، بەڵام هەموو جارێک کڵێسا ڕەتی دەکردەوە و داوای دەکرد هەوڵ بدەن کچەکەیان دیندارتر بێت و تاوەکو ڕزگاری ببێت. ئەو حاڵەتە نامەوەی ئالنیز زیاتر دەبوو بۆ هۆی ئەو شتانەی دەبینی زیانی بەخۆی و خێزانەکەی دەگەیاند و دەستی لە خواردن هەڵگرت و مێرولە و خوشۆکەکانی لەسەر زەوی کۆ دەکردەوە و دەیخواردن. لە پاییزی ساڵی 1975دا کڵێسای کاسۆلیکی ئەڵمانی ڕێگەیدا کە 2 قەشە جنۆکەکە لە لەشی ئالنیز دەربکەن. کڵێسای کاسۆلیکی ئەڵمانی بۆ ئەم کارە سوودی لە کتێبێک وەرگرت بە ناوی ئیتوالی ڕۆمانوو کە ساڵی 1600دا نووسراوە. بەپەی ئەم کتێبە دەبوایە بۆ ئەوەی شەیتانەکە دەربچێت پێویستە جەستەی بێهێز و لاواز بکرێت. بەم شێوەیە بۆ ماوەی ساڵێک هەموو هەفتەیەک و هەندێک جاریش هەفتەی 2000 قەشەکان دەهاتن و هەوڵی دەرکردنی جنۆکەکەیان دەدا. لەم ماوەیەدا حاڵی ئالنیز بە تەواوی خراپتر بوو. خواردنی نەدەخوارد و دەیوت جنۆکەکان ڕێگری لێ دەکەن. لە ماڵەکەدا بەڕووتی ڕای دەکرد و میزی خۆی و پیسایی خۆی و مێرولەکانی دەخوارد و سەری باڵندەکانی لێ دەکردەوە و دەیخوارد و بە ماوەی 2 ڕۆژ چۆتە سەرجێگاکەی و لاسەی سەگی کردوتەوە. لە کاتی فێڵی هاتنیدا پەلاماری دەوروبەری دەدا و کەس نەیدەتوانی بەری لێ بگرێت. لە هەمووی ترسناکتر ئەوە بوو بە زمانێکی نەزانرا و قسەی دەکرد و دەنگی سەیر و سەمەرەی دەردەکرد کە لە کۆتایی ئەم ڤیدیۆدا دەنگەکەم بۆ داناون. جاری وەها بوو چەندین سەعات بە دەنگی بەرز دەیقیژاند و جلەکانی بەری خۆی دەدڕی و ڕای دەکرد میزی بە ماڵەکەدا دەکرد. دوایین هەوڵی دەرکردنی لە 30 حوزەیرانی ساڵی 1976دا بوو، هیچ سوودێکی نەبوو. ئالنیز سەر بە بنەماڵیەکی کاسۆلیکی توندڕەو بوو، بۆیە لەسەر بیرێکی ئاینی زۆر توند پەروەردەکرا بوو. دایکی پێش هاوسەرگیری منداڵێکی ببوو لە زەماوەندەکەی تارەی ڕەشیان لەسەر کرد بوو. ئالنیز بوو بە قوربانی هەڵەی دایکی، زۆر بەتوندی و زبری گەورە کرا بوو. دوای یەکەم فێڵی هاتنی سەردانی دکتۆری کردبوو. دکتۆرەکە پێی وت بوو نەخۆشی ئەپلێستیت هەیە. نەخۆشی ئەپلێستیت واتە گەشکەت هەیە. بۆ ماوەیەک دەرمانی بەکارهێنا، بەڵام هیچ سوودێکی نەبوو. ئالنیز بۆ 67 جار هەر جارێ بۆ 5 کاتژمێر هەوڵی دەرکردنی جنۆکە لە لەشی درابوو. بەهۆی ئەو کارەوە کێشی دابەزی بووە 30 کیلۆ و هەردوو ئەژنۆشی شکا بوو. ئەمەش بەهۆی ئەوەی لە کاتی ڕێڕەسمەکاندا بەردەوام لەسەر ئەژنۆی دانیشتووە. قەشەکان دەیانوت کە ئەو جنۆکەی چۆتە لاشێوە زۆر بەهێزە و هەوڵی دەرکردنی زۆر تووڕەی کردووە. لە کۆتاییەکەیدا ڕۆژێک لەپڕ لە 31 تەمموزی ساڵی 1976 گیانی لەدەستدا. کۆتا قسەشی ئەمە بوو: دایکە، زۆر ئەترسم.
gibt's nur dort, wo die Liebe ist. Ja, aber es gibt nur ja nur. Nur Hass. Ja. Wo Hass ist, da gibt's keine Liebe. Nein. زۆر سوپاس بۆ بینینی ڤیدیۆکە. گەر دەتانەوێت ڤیدیۆ لەم جۆرە بڵاوکەینەوە ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و هەروەها لایکی ئەم ڤیدیۆش بکە. ڕای خۆت لەسەر ئەم ڤیدیۆ لە کۆمنت بۆمان بنووسە و شەیری ئەم ڤیدیۆکە بۆ هاوڕێکانت بنێرە. و تاوەکو ڤیدیۆکە تریش خواتان لەگەڵ.